من ئاسۆکانەبی دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم و پاشان دەرچووی کۆلێژی هونەرم بەشی شێوەکاری لەقی پەیکەرسازی. من لە ڕاستیدا لەم بوارەدا لە زۆر ماتریال کارەکەم. یەکێ لەو ماتریاڵانە موادی پلاسلینە واتە مۆم. لە ئێستادا لە قۆناغی سەرەتایە بەو موادە زۆر کارەکەم و پاشان قاڵبی ئەەکەم دواتر دای دەڕێژم بۆ موادی تر بۆ نمونە هاڕاوی بەرد فایبەرگلاس. خۆی لە ڕاستیە ئەم هونەرە با بڵێ هونەری پەیکەرسازی لە چاو هونەری وێنەکەشانەوە کەمێک ئاڵۆزترە بە حکمی ئەوەی ئەمە چەند ڕوویەکە، بەڵام هونەری وێنەکەشان یەک ڕووە، تۆ ئەبێت لەگەڵ چەند ڕوویەکە با بڵێن کار بکەیت، تێبکەیت کە ئەم کارە چۆنە. و پاشان ئەم هونەرە تا حدێک ئاڵۆزی هەیە، هەم لە ڕووی موادەوە هەم لە ڕووی کارکردنەوە با بڵێن شوێنی تایبەتی ئەوێت وەکو ئەوە نەیە تۆ لە شوێنێکی ئاسایی بتوانی وێنەیە بکێشی. لە ڕاستیدا ئامانجی ئەم کارە تەنها ئەوە نییە تۆ بتەوێت دەموچاوی ئینسانە دروست بکەیتەوە، دەبێت لەگەڵ ئەوەشە بابەتێک هەبێت لە ڕووی ئەم کارەوە، ینی با بڵێن پرسیارە دروست کە لای بینەر، یان ئەو شتانەی کە بینەر هەستی پێ ناکات تۆ درکی پێ بکەیت، چونکە لە ڕاستیە ئامانجی هونەرمەند ئەوەیە ئەو شتانەی کە خەڵکی ئاساییسی پێ ناکات تۆ دووبارە بتوانی یان ئەو کارە بنیاد بێیتەوە شتێکی تازە دروستکەی بۆ بینەر.